شەتاو خانمێکی هەورامانە و خواردن لە ناوچە گەشتیاریەکان دەفرۆشێت وە خۆی دەڵێت لەگەڵ ژمارەیەک خانمی دەستڕەنگینی هاوڕێی هەفتانە 2 ڕۆژ دەچنە ناوچە گەشتیاریەکان و لەوێ بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە. هەمومان دەستڕەنگینین، نیوەمان بە دەستڕەنگینی، نیوەشمان بە خواردنی، وەشمان بە کەلانە و نان و کلێرە بە گوێز و ناوساجی و کلێرە بە قیمە و ئەوانە ئەکەین. لە ڕۆژانی هەینیدا سەیرانگاکانی هەورامان پڕ دەبن لە گەشتیاران و لە دەوری بەرهەمی خانمەکان کۆ دەبنەوە. ئەوانیش ئەم ڕۆژە بە دەرفەتێک دەزانن تا بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. وەڵاهی زۆر نانەکەی جوان بوو، یعنی نانی کوردەواریەکەن، ئەو شتە جوانانە کڵاوی زومبێخەک بەنجلی کوردیان جوانە، دەستێکی نەخشین و ڕازاوەیانەیە، لەشیان ساغ بێ و شوێنێکی زۆر خۆش و گەشتیاریە. من لە کەروک هاتم، کوردم، خەڵکی کەروکم لە کەروک هاتم، وەڵای ئێرای بنم زۆر دڵم ئەکرێت و هەستەکەم کوردەواتی و کوردایەتی لێرەیە زیندووە بوو، یعنی زۆر دڵم پێکرێت و شتیوا لە کەروک تەبعەن نییە، زۆر پێم خۆشە بتوانم هەموو مانگە بێم بۆ ئێرە جارێک زۆر پێم خۆشە، شتەکان زۆر بەدڵمە و ئافرەتەکانی دم جلی کوردایەتی و جلی کەلتوری کوردی زیندووەکەنەوە، شتەکە زۆر جوانە لەم زۆر. خانمانی دەستڕەنگین بە پێی وەرزەکان ئەکسسواراتەکان لە ماڵەوە دروست دەکەن و لە ڕۆژانی هەینیشدا دەیانهێننە ناوچە گەشتیاریەکان تا پیشانی گەشتیارانی بدەن. هیوادارم ئەم بازاڕە پەرەی بدرێ بۆ ئێمەی ئافرەت زۆر باشە، چونکە ئێمە هەمومان کارمان لەسەر ئەم شتانەی خۆمانە، بۆمان بکرێ هەفتانە هەموو هەفتەیە دووبارە بکرێتەوە، شوێنێکمان بۆ دابین بکەن بۆ خۆمان، ئەوە زۆر باشە هەفتانە دووبارە بکرێتەوە. ئەو خانمانە چاویان لەوەیە شوێنێک لە ناوچە گەشتیاریەکان تایبەت بە بەرهەمی خانمان لەلایەن حکوومەتەوە دروست بکرێت تا بتوانن لەو ڕێگەوە داهاتی ڕۆژانەی خۆیان دابین بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.